سڵاوتان دەبێت لەو دوای ئەوەی کە ئاگادارکراینەوە و کۆمەڵێک ڤیدۆ بۆ تۆڕی میدیایی کۆمەڵ و کەناڵی پەیام گەیشت کە ژمارەیە کە باس لە چەند هەزار جوچکێک دەکرا لەسەر ڕێگای سلێمانی بۆ شارە زۆر فرەدراون و بەشێکی هەرە زۆریان زیندون لە ئێستادا ئێمە هاتوونەتە شوێنی ڕووداوەکە و دەبینین تەواوی ئەو جوچکانە مردار بوونەتەوە ئەمەش دوای ئەوەی کە بەشێکیان بە زیندوی فرێدرابوون من بۆ زانیاری زیاتر پەیوەندیم بە سەرۆکی شارەوانی شارە زۆرەکە وتی ئەو ڕووداوە لە سنووری ئێمەدا نیە پەیوەندیم بە سەرۆکایەتی شارەوانی زڕایەنەوە کرد ئەوان باسییان لەوە کە تا ئێستا لە هیچ لایەنێکەوە ئاگادار نەکراون زۆر لە ڕووداوێکی هاوشێوە و لە پاشان پەیوەندیمان بە کۆمپانیای پاکەرەوە کرد ئەویش بە هەمان شێوە باسی لەوە کرد کە ئەوان ئاگادارنی لە بابەتی لەو شێوە بەڵام بە دڵنیاییەوە ئێمە لە ماوەی ڕابردوودا ناوی چەندین دەواجیرمان لە سنوورەکە داوەتە لایەنە پەیوەندیدارەکان سکاڵامان کردووە لەوەی کە ئەم دەواجینانە ئەم خاوەن دەواجینانە دوای ئەوەی کە جوچکەکانیان تووشی نەخۆشی دەبێت تووشی جۆرێک لە ئەنفلۆزا دەبێت ئەوان ڕاستەوخۆ بە زیندوی بە مردارەوە بووی لە نزیک شەقامەکان لە نزیک ڕێگاکە جێڵن وە لە ئێستاشدا میوانداری بەڕێز بەڕێوبەری ناحیەی وارماوم کردو لەسەر بابەتەکە قسەمان بۆ بکە بەڵام پێش ئەوەی بچینە لای ئەو بابەتە دەمەوێت سەرنجتان بۆ دیمەنێکی دیکە ڕابکێشم کە ئێرە نزیک ڕێگای شارە زۆر سلێمانیە دەبینن ئاژەڵی مردارەوە بوو و پاشماوەیەکی زۆری ئاژەڵان کە لەبەرەوەی لە هەمان شوێنە با بڵێ خانێکی نایاسایی هەیە بۆ هۆیەوە سیمایەکی تەواو ناشارستانی بە ناوچەکە بەخشیوە لە کاتێکدا وەکو ئاماژەم پێکرد ئەمە ڕێگایەکی سەرەکی و ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان وە گەشتیاران هاوڵاتیانی ناوڕاست و خواروی عێراق بەم ڕێگەیەدا دەڕۆن بەسپاسەوە بەڕێوبەری ناحیەی وارماوم لەگەڵەکە لە ئێستادا سەرقاڵی نۆژەنکردنەوەی شەقامی سەرەکی سلێمانی بۆ شارە زۆر و بە دیاریکراوی قەرەگۆل بۆ شارە زۆرن لەم چوارچێوەیەدا بەسپاسەوە کاتی بە ئێمە بەخشی کە قسەمان بۆ کارسەم ڕووداوی وەکو ناحیە ڕێکارەکانتان چییە ڕێنمایەکانتان چیە بۆ هاوڵاتیان کە کاری لەم شێوەیە دەکەن بە تایبەتی ئەوانی کە خاوەنی با بڵێن دەواجین بەخێر بێن دەستان خۆش بێ ڕاستی ئێمە لیژنەیەکمانەیە لەسەر ئاستی قەزاکە یا با بڵێن قایمقامێت بۆ متابعەکردن و بەدواچوون بۆ ئیش و کارەکانی دەواجینەکان و کێڵگە پەلەوەریەکان و بۆ نووسینگە کشت و کاڵیەکان ئەم بەیانە تقریبان ساعت 9 پەیوەندیێکیان کرد و ئاگاداریان کردینەوە کە حاڵەتێکی لەو جۆرە هەیە کۆمەڵێک جوچکەی وردی لەو منتیقای با بڵێن ئەم منتیقا فرێدراون و هەندێکیان زیندون و هەندێکشیان مدار بوونەتەوە دوجار هێزەکە ئەمنیەکانمان ڕاست پاردوون بۆی بە دوچوونێک لەم بابەتە بکەن هەم برایانی ئاسایش و برایانی پۆلیس تاقیقی لەو بابەتەکەن و بڕیارە و کامی ڕۆشتانە هەڵگرنەوە بۆ تاکیدکردنەوە و تاقیقکردنەوە ئەم حاڵەتە چونکە عادەتەن ئێمە هەموو کێڵگە پەلەوەریەکان شوێنێکیانەیە مەحرەقێکە بۆ سووتاندنی ئەو جوچکانە یاخۆ ئەو مریشکانی کە مدارە بنەوە بۆ ئەوی ڤایرۆسات و شتیوا لەو جۆرە بڵاو نەبێتەوە بەردەوام متابعی ئەو ئەکەن و لیژنەکانیش وەک عەرزم کردن چێکی ئەو بابەتانە کەندەکە ئەوە بێت و هەر کەسێکیش بێت ئێمە دوجار معلوماتی ورد و تحقیقاتی ئەومان دەستکە و ڕوبەڕووی یاسانەکەن و ئیجراعاتیان لەگەڵاکەن لەبەرەوەی هەم لایەنە ئینسانیەکە و هەم لایەنە ئەوەش کە جۆرێک لە جۆرەکان لەوە چێوە حاڵەتێکی ڤایرۆساتی وانە بڵاو کاتەوە بەوەی نەخۆشی بۆ خەڵکی